ڕشتەی مرواری نووسین و ئامادەکردنی عەلادین سەجادی. ئەم بەرهەمە لەلایەن دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کوردستانەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. بەرگی یەکەم. تافگەی ئێڵاخ. هەتیوێکی کە چەڵەی ڕووتەڵە هەبوو، ناوی سێتە و گاوانی کانی مانگا بوو. هەموو ڕۆژێک نانێکی بە خێری شەیتانەدا بە هەژارێک. ڕۆژێک شەیتان لەسەر کانیەکەی، کانی شەیتان هاتە لای وتی: هەموو دنیا دوژمنی منن، تۆ بۆچی خێرم بۆەکەی؟ گاوان وتی: چونکە خەڵکی هەموو دوژمنی تۆن، منیش لە ڕقی خەڵک تۆم خۆشەوێ. شەیتانیش دەستی کرد بە باخەڵیا، بلوێرێکی دەرهێنا و دای بە گاوان و ئیتر دوعاخوازی لێ کرد و ڕۆیشت. گاوان وتی: با نەختێ بلوێر لێدەم. لەگەڵ فیقەی بلوێر بەجارێک گاگەل کۆبوونەوە و دەستیان کرد بە هەڵپەڕین. مانگای پیرێژنێک سەر چۆپیە کێشا، کەوت و قاچێکی شکا. ئێوارە پیرێژن کە مانگای بە قاچی شکاو بۆ هاتەوە، دەست بەجێ بەڕاکردن چوو بۆ لای حاکم شکاتی کرد. حاکم سێتەی بان کرد و وتی: کوڕە، بۆچی قاچی مانگایم پیرێژنە شکاندووە؟ وتی: قوربان، من بلوێرم لێدا، گاگەلەکە هەموو هەڵەپەڕین، مانگایم پیرێژنا لەسەر خۆشی سەرچۆپیدا کەوت و قاچی شکا. حاکم وتی: کوڕە، هەتیوە کە چەڵەی نەکبەتە، چلۆن مانگا هەڵەپەڕێ. وتی: قوربان، بە بلوێری من هەڵەپەڕێ. وتی: ئابزانم چلۆن بلوێرێک لێدەی. سێتە بلوێری لە پشتی کردەوە. لەگەڵ دەستی کرد بە بلوێر لێدان، حاکم هەڵسا دەستی کرد بە هەڵپەڕین. وتی: پیرێژن ناتکەوێ، پیرێژن ناتکەوێ. پیرێژنیش دوو دەستە سڕی گر بە دەستەوە و دەستی کرد بە سێپێی وتی: قوربان، بیشم کەوێ هەر نامەوێ، بیشم کەوێ هەر نامەوێ.